بدأ بەڕێزان بەڵام لە پێشکردنی بەڵەمای کوردی ڕادیۆ حەزاری فیلم دەرباری وەزع و قەیرانی لە حەرێمی کوردستان چارەسەرکردنی ئەم کێشە شەڕی لە دژە داعش و ڕۆڵ و دەستەبوونی وڵاتانی دراوسە و هەند بابەتانی ترەمی گۆتوبێژێکی لەگەڵ نونەرانی بزوتنەوەی گوێران و یەکەتی نیشتمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان لە ئوسترالیا بکردن. بەڵام لە پێشتا ئێوە وە گۆتوبێژی لەگەڵ نونەری بزوتنەوەی گوێران لە ئوسترالیا بەڕێز مامۆستا ئیسماعیل عەسکەری کە ئەو ئێستا لەگەڵ مەیە سەرخەدە تەلەفۆن. کاک ئیسماعیل ئەم کاتە باش سپاس بۆ کات و بەشداربوونی ژنابتان لەم گۆتوبێژی لەگەڵ گزگەهی 2000 FM لە سیدنی ئوسترالیا وەکو ئەزانی ماوەیە کە قەیرانی سیاسی لە حەرێمی کوردستان لەلایەن پارتیەکانی سیاسی و بەتایبەتی لە نێوان پارتی و گوێران بەردەوامە و زنجیرەیە کۆمبوونەوەین پێنجقۆڵی جێگرت بەڵام تا ئێستا تڕێکەوتن و نەگەیشتنە ئەنجام. ئایا سەبەبی سەرەکی لە ئەم قەیرانên سیاسی بەتایبەتی لە نێوان پارتی و گوێران چییە؟ بەڵێ سەردا زۆر سپاس کاک مستەفا بۆ کاتێ بۆ ئێمە ڕەخساند. بەڵێ دەربارەی ئەو وەزعانەی کە لە هەرێمی کوردستان دەگوزارێت با بڵێن ئەو قەیرانانەی کە لە کوردستان دەگوزارێت سەرەتا ئێمە ئاگاداری ئەوەین کە قەیرانەکان زۆر لە مێژینن ئەتوانین بڵێن پاشخانی ئەم قەیرانانە ئەگەڕێتەوە بۆ حکمی کوردی بۆ دەسەڵاتی کوردی بۆ ماوەیەکی درێژتر لە چەند ساڵێک. ئێستاکە قەیرانەکان زیاتر گەورە بوونەتەوە بە شێوازێکی وا کاری لەسەر ژیانی هاوڵاتیان لەسەر ژیانی فەرمانبەران لەسەر ژیانی مامۆستایان بە شێوەیەکی گشتی لەسەر کاریگەری لەسەر هەموو ژیانی تاکێکی کورد کردووە. بەنسبەت ئەوەی کە دواترینیان ئەوەی کە بینیتمان بەداخەوە کە لە 12 ئۆکتۆبەر پارتی دیموکراتی کوردستان بە صفەتی ئەوەی کە هێزی یەکەمە لە پەرلەمان و لە حکوومەت بە شێوەیەکی زۆر ناشارستیانیانە بە شێوەیەکی زۆر نامۆدێرنانە ئەوە بوو کە ڕێگەیان لە سەرۆکی پەرلەمان و ئەندامانی پەرلەمانی بزوتنەوەی گۆڕان و وەزیرە بەڕێزەکان گرت کە ئەمەش بەڕاستی ئەتوانین بڵێین دوای ئەوەی کە قەیرانەکان نەگەیشتە جۆی خۆی دوای ئەوەی کە لایەنی باڵادەست ڕازی نەبوون بەوەی کە کێشەکان لە پەرلەمانی کوردستان بە شێوەیەکی یاسایانە بە شێوەیەکی مۆدێرنانە چارەسەر بکرێت. هەمومان دەزانین کاک مستەفا دیارە لە وڵاتە مۆدێرنەکان لە وڵاتە سیستماتیکەکان ئەو پەرلەمان مەرجعیەتی یاسادانانە پەرلەمان شوێنی چارەسەرکردنی کێشەکانە. دیارە ئێمە پێشتر قەیرانی ئابووریمان هەبووە قەیرانی ناشەفافی فرۆشتنی داهات و نوتمان هەبووە قەیرانی زۆر شێوازی بەڕێوەبردنمان هەبووە. ئێمە لە بزوتنەوەی گۆڕان هەموو کات ئەو کاتێک کە ئۆپۆزیسیۆنیش بووین هەتا ئەم دواییە کە چوینە دەسەڵاتەوە وەکو ئۆپۆزیسیۆنێکی ئیجابی کارمان کردو واتە هەموو کات ڕەخنەمان لێگرتوون لە شێوازی بەڕێوەبردنیان و لە هەمان کاتیشا حەلیشمان پێ بووە. دواترین قەیران ئەو بوو کە بڵێن کۆتایی بەو کۆدەتایە دەست پێکرد کە لەلایەن پارتی دیموکراتی کوردستانەوە بەسەر حکوومەت و پەرلەمانە هات لە 12 ئۆکتۆبەر ئەو بوو کێشەی سەرۆکایەتی هەرێم. کێشەی سەرۆکایەتی هەرێم کارێکی وای کرد کەوا تەواوی حکوومەت و پەرلەمان و ئەو شوێنانی کە شەرعیەتیان هەیە کەوا شێوازی کارکردنیان بە شێوەیەکی یاساییە لەلایەن پارتی دیموکراتی کوردستانەوە شەرەلی پێنجا و لەلایەن پارتی دیموکراتی کوردستانەوە هەموو ئەو کارانە پەرلەمان و حکوومەت وەستێنرا. ئێمە لێرە بەحسی ئەو کرد زۆر کەساڵێن و ڕێگرتن لە سەرۆکی پەرلەمان و هەن وەزیرانی بگوێران هات لە پشتی سووتاندنی مەقەراتی پارتی دیموکرات لە سلێمانێ و گەرمیان و شوونانی تر و هەروەها ئەو خۆپێنشاندانێن لایەن گوێران لە دژ پارتی پشتی ئەوە ئەو ڕێکاگرتن لە سەرۆکی پەرلەمان هاتووەکردن. بەڵێ کاک مستەفا دیارە ڕێت خۆپیشاندانەکان و ناڕزایەکانی مامۆستایان و فەرمانبەران ماوەیەکی زۆر لەوە زیاترە لە ساڵانی پێشوشتا ئەوەمان بینیوە. ئێستا لەم کاتەیە زیاتر ئەو خۆپیشاندانانە ئەو ناڕزایەتیانە بەرچاو دەکرێت دەبینرێت بۆ لەبەر ئەوەی ناکرێت مامۆستا دەبینێت سەرۆت و سامانی هەرێمی کوردستان کە چەند زۆرە و لە هەمان کاتیشدا بە 4 مانگ جارێک معاشیان نییە ینی موچەی مانگانەیان نییە یان مەسەلەن دەمەشاکەیت بە شێوەیەکی زۆر ناشرین خزمەتگوزاریەکە
یەک بەڕێوە دەچێت ئەمە بەو مانایە نایە ئەمە کێشەی بزوتنەوەی گۆڕان بێ بەڵام ئەگەر برادرانی پارتی دیموکراتی کوردستان وا دەبینن کە ئەمە کێشەی گۆڕان و پارتی دیموکراتی کوردستانە ئەوە مانای ئەوەیە کە برادرانی پارتی دیموکراتی کوردستان لەو ڕاستیە گەیشتون کەوا بزوتنەوەی گۆڕان لەگەڵ ناڕزایەکانی خەڵکایە بەڵێ بزوتنەوەی گۆڕان لەگەڵ ناڕزەکانی شەقامەیە لەگەڵ خۆپیشاندەرانە بەو ماناوەی کە داوای مافی خۆیان بکەن بەڵام ئەوەشت لەبیر نەچێت کاتێکە خەڵک خۆپیشاندانەکان بە شێوەیەکی زۆر هێمنانە و زۆر شارستانیانە بووە بە هەمان کاتیشدا لایەنی پەیوەندیدار کە پارتی دیموکراتی کوردستانە ویستوێتی ئەم خۆپیشاندانانە بەلاڕێدا بەرێت واتە ئەو ناشەفافیەی کە لە سەرۆت و سامان یان لە شێوازی بەڕێوەبردننی حکومە هەیە بیگوازێتەوە بۆ ئەوەی کە دیکاتە کێشەی دوولایەن بەڵام لە ڕاستیە ئەمە کێشەی پارتی دیموکراتی کوردستان و خەڵکی کوردستانە نەک بزوتنەوەی گۆڕان کاکە اسماعیل نا ئەم بێن سەر وەزەی کوردستان نا قەیرانی سیاسی لە حرێمی کوردستان وەکو ئەزانی زۆرن نەبتەنیا پرسی پۆستی سەرۆکەتیە بەڵام زۆر کەس ئەڵێن هەنلایەن پرسی پۆستی سەرۆکەتی کردنە بەهانە بۆ نمونە شەڕی داعش کێشەی گەل بەغداد قەیرانی دارایی دۆسەی کەرکووک بێکاربوون کۆچبەربوونی گەنجەکان ڕۆژ بە هەزاران کوردستانی دەردەچن و زۆر قەیرانی تن هەیە لە حرێمی کوردستان توناڵی وڵاتانی دراوسەجی بە ئاشکرا دەست هەیە لە تێکدانی ئەم وەزعی ناوخۆی حرێمی کوردستان تێکدانی ناو پارتیەکانی سیاسی بەڵێ کاک مستەفا لە سەرتاوە نامەوێت باسی ئەوە بکەم وڵاتانی دراوسێ بەڵام ئێمە ئەگەر سیستەمێکی ڕێکوتێک شێوازێکی حکومڕاگرنی جوانمان هەبێ بە دڵنیاییەوە گەنجەکانمان کۆچ ناکە بە دڵنیاییەوە مامۆستاکانمان نایەنەوە سەر شەقام فەرمانبەرانمان نایەتە سەر شەقام بەنسبەت یاسای سەرۆکاتی هەرێمەوە بەڵێ کاک مستەفا ئێمە هەمومان دەزانین کە لە پەرلەمانی کوردستان دەستورێک یاسایەک دەرچووە یاسای سەرۆکاتی هەرێم کەوا ئەندامانی پەرلەمانی پارتی دیموکراتی کوردستان و لایەنەکانی تر خۆیان دەنگیان لەسەرداوە خودی جەنابی سەرۆکی هەرێمیش ئیمزای لەسەر ئەو یاسایە کردووە و هەر تاکێکی هەر هاوڵاتێکی هەرێمی کوردستان دەتوانێت بۆ ماوەی 2 دەورە واتە 2 ساڵ 2 جار خۆی کاندید بکات واتە هەر دەورەیەکی 4 ساڵ بەڵام ئێستا جەنابی کاک مەسعود 2 دەورە و 2 ساڵیشی بۆ زیاد کردەوە بە پێی یاسا لە 28ەوە ماوەی سەرۆکاتی کاک مەسعود کۆتایی هاتووە بەڵام بەنسبەتی ئەوەی کە گەنجان کۆش دەکەن یان خەڵک دێتە سەر شەقام ئەگەر ئێمە سیستەمێکی ئابووری و شێوازێکی دامەزراندنی گەنجان و شێوازێکی دۆزینەوەی کار بە شێوەیەکی یاسایی هەبێت من دڵنیات دەکەمەوە خەڵک وڵاتی خۆی جێناهێڵێ ئەوە بەنسبەتی کۆچی گەنجانەوە یان بەنسبەتی ئەزمەی ئابووریەوە ئێمە خۆمان دەزانین کۆمەلگای ئێمە کاک مستەفا لە کۆمەلگایەکی کشت و کاڵیەوە ڕۆیشت بۆ کۆمەلگایەکی بەکاربەر واتە ئەمە پشتمان بەست بە سیاسەتی نفرۆشتنی نەوت لە هەمان کاتە ئەم سیاسەتە وای کرد کە کوردستان بەرەو قەیرانێکی ئابووری زەبەلاح و یان ئەتوانم بڵێم کوردستان بەرەو ئەوەی وڵاتێکی قەرزار بێت هەمومان دەزانین کە سیاسەتی فرۆشتنی نەوت لە هەرێمی کوردستاندا سیاسەتیژی زۆر هەڵە بوو کەوا کارێکی وای کرد نەیانتوانی وەکو پێویست خەرجی حکوومەت و هەروها پێویستی و معاش و موچەی فەرمانبەران و مامۆستایان بە شێوەیەکی ڕێکوپێک دابەش بکرێت بەڵێ کاک ئەسماعیل یعنی چارەسەری ئەم کێشەی چییە نا ئەو کاتی ئەم بڕۆن ناو مێژووی نەتەوەی کورد بتەیبەتی لە باشووری کوردستان کو باشووری کوردستان تووشی زۆر تراژیدی بووەش ئەنفال چەکی کیمایی راپەرین شەهید بوونی بسەد هەزاران تاکو گەیشتن ئەم قۆناغ ئایا تۆ نەڵێ جارێکی تر کورد بخۆ حەو دەدنە بۆ تێکدانی ئەم فرسەند یعنی وان دیارە و هەن کەس دەڵێن کورد ژە تەجریبەی مێژوو ژە تەجریبەی کۆنفێر نەبوون لە پێش 2007 ڕۆژنامەی واشنگتن پۆست ئەڵێ لە کاتی کورد بەهێز ئەبن لە دژی یەکوتر ڕادوەستن ئایا چارەسەری ئەم قەیران کوکوی هین گەورەی نەبێ بەڵاو نەبێ چییە؟ بەڵێ کاک مستەفا بەنسبەتی ئەوەی کە جارێکی ئێمە ئەو ڕابردۆتاڵەی بینیمانە دیارە شێوازی خەباتکردن و شێوازی قوربانیدان و شێوازی شۆڕژگێڕی لە هەر سەردەمێکە لە هەر قۆناغێکا تایبەتمەندێکی خۆیە ئێمە وەکو بزوتنەوەی گۆڕان پێمان وایە هەتا وڵاتێکی بە سیستیماتیک و وڵاتێکمان نەبێت بۆ هەمووان بێت وڵاتێک کە دەستی حیزب
دەستی خێڵ دەستی بنەماڵە لێوەی دوور نەبێ ئێمە ناتوانین بەسەر دوشمنەکانمان زاڵ بین. ئێمە ئەبێ یەکەم سیاسەتێکی ئابووری زۆر پێشکەوتومان هەبێت کەوا هەمومان ئەو سەروەتی کوردستان بۆ هەموو تاکێکی کوردستان بێ، واتە هەموو خەڵکی کوردستان بەشدار بێ لەو بەروبوومی کوردستانە، نەک تەنها بووە حیزب و لایەنێک. ئێمە وەکو بزوتنەوەی گۆڕان هەموو کات وتومانە ئەبێ هێزی پێشمەرگەی کوردستان هێزێکی نیشتیمانی بێت، دوور بێت لە دەستی حیزب، دوور بێت لە دەستی بەرپرس و خێڵ. ئەبێ ئەو هێزە بکرێتە هێزێکی نیشتیمانی کە بۆ پاراستنی گیانی هاوڵاتیان، وەکو ئەوەی کە ئێمڕۆ ئەبینین کە پێشمەرگە قارەمانەکان لە بەرەکانی جەنگ بەبێ جیاوازی بەبێ ئەوەی کەوا ولایان بۆ هەر حیزبێک هەبێت ئەوان پارێزگاری لە سەرۆت و سامان لە ژیانی هاوڵاتیان ئەکەن دژی تیرۆریستانی داعش. بەڵام بەداخەوە متاسفانە هەنێک جات دەمەشاکەیت هەنێک لایەن هەنێک حیزب دەیەوێ ئەم هێزە پیرۆزە ئەم هێزە قارەمانە بەلاڕێدا بەرێ. ئێمە وەکو بزوتنەوەی گۆڕان دیارە چەند وەزارەتێکمان بەرکەوت، هەموو کات یەکێک لەو وەزارەتانە بۆ نمونە وەزیری پێشمەرگە هەوڵی ئەوەیان داوە کەوا ئەم هێزە بکرێت بە هێزێکی نیشتیمانی، هێزێکی خۆڵاتی کەوا دوور بێت لە دەستی حیزب و لایەن، بۆ ئەوەی جارێکی تر ئێمە بەو هەڵانەیە نەچینەوە کە لە ڕابردووە کردومانە. بەنسبەتی سیاسەتی ئابووریمان ئێمە لە وەزارەتی دارایی تا چەندین چاکسازی لەو بارەیە کراوە و بەڕێز وەزیری دارایی چەندین چاکسازی لەو بارەیە کرد بۆ ئەوەی ئێمە بتوانین سیاسەتێکی ئابووری تۆکمەمان هەبێت تاوەکو دوشمنانمان کاریگەری نەبێت لەسەرمان. ئێمە وەکو بزوتنەوەی گۆڕان ئەڵێن ئەگەر خۆمان هەبین، ئەگەر خۆمان لە ناو یەک ڕێک بین، ئەوە بە هیچ شێوەیەک دەستی دەرەکی ناتوانێت کار لە ئێمە بکات. کاکە ئەسماعیل ئاخر پرسیار جنابتانەکەم زۆر لایەن ئەڵێن ڕاستە کاتی پۆستی سەرۆکەتی تەواو بووە، بەڵام ژبەر وەزعی ئێستای حرێم و عێراق و شەڕی لە دژ داعش زۆر لایەنین سیاسی و ئەبینن کە دۆستانی کورد وەکو ئەمریکا ئەوروپا کە بۆ ماوەی 2 ساڵی تر پۆستی سەرۆکەتی بۆ مەسعود بارزانی درێژ بکەن کە زۆر کەس ئەڵێن، بەڵام گوێران لە ژێر زەختی ئیران لە دژە. صالح القلاب وزيري البيشوي أردن القناة العربية البيش دو حوتان عليك سليماني بويا بنجهكي إيران قاسم سليمان وزور بسيراني إيران تن بوتك داني وضع تاش درجة أما درسته. بله كاد مصطفى من أقام لونية أو صالح شوا الله بلام إما وكو بزوتنوي قران قناعة منوايا كأديه حکومت و پەرلەمان بگەڕێتەوە دوای 12 ئۆکتۆبر و هەموو کێشەکانمان وەکو برا لە پەرلەمانە چارەسەر بکرێت. هەموو ئەو قەیرانانەی کە لە کوردستاندا هەیە ئەبێ لە پەرلەمانی کوردستان بە شەرعیەتی پەرلەمان لەوانەیە ئەم دەورەیە سەرۆکی پەرلەمان لە بزوتنەوەی گۆڕانە دەورەیەکی تر لەلایەنێکی تر بێ. بەڵام بۆ ئێستا ئێمە باشترین حەل پێمان ئەوەیە کەوا وەزعەکان بگەڕێتەوە پێش 12 ئۆکتۆبر و لەوێوە لە پەرلەمان ئێمە کێشەکانمان چارەسەر بکەین بە گیانێکی برایەنە، بە گیانێک دوور لە سڕینەوەی یەکتری، بە گیانێکی ئەوەی نەک ئێمە چاوسورکردنەوە لە یەکتر و داخستنی کەناڵەکانی ڕاگەیاندن و هەروەها سوکایەتیکردن بە ڕۆژنامەنووسان. ئەمە ئەگەر ئێمە نمونەیەکی جوان لە پیشانی وڵاتانی ڕۆژئاوا نەدەین کەوا ئێمە چەند مرۆڤ دۆستین، چەندێک لەگەڵ میدیای ئازادین، چەندێک لەگەڵ ئەوەیان کەوا وڵاتێکی دیموکراسی ئازادمان هەبێ، ناتوانین داوای لەوە زیاتر بکەین. ئەمە واقعەکەیە کەواتە ئەبێ ئێمە هەموو لایەک ئاگا ئەو ڕاستیە بزانن کە لە 12 ئۆکتۆبەردا کۆدەتایەک کرا بەڕاستی کە حکوومەت و پەرلەمانی کوردستانی تیا شەلەل کرا. ئەبێ ئێمە کێشەکانمان لە پەرلەمان بە شێوەیەکی زۆر ئاشتیانە دوور لە سڕینەوەی یەکتر، دوور لە چاوسورکردنەوە لە بەرامبەر یەکتر قبول بکرێت. نونەری بزوتنەوەی گوێران لە ئوسترالیا بەرێز مامۆستا ئیسماعیل عسکەری ئێمە زۆر سپاسی جنابتانەکەن. ئەگەر دوایی بە 1 دقیقە حەزەکی تشتێکی تر بڵێ فەرموو. زۆر سپاس دەکەم، دەستخۆشی لەکەم کاک مصطفی. من هیوادارم ئەو وەزعانەی کە لە کوردستانایە ئەمڕۆ هیوادارم کەوا ئەو قەیرانانەی دروست بووە ئێمە هەمومان وەکو برا لەسەر مێزی گفتوگۆ دابنیشین کە هەروەها سوود لە ڕابردوومان وەربگرین، وەروەها هیوادارم وەکو لە پرساوی ئەنجومەنی بزوتنەوەی گۆڕان لە ئوسترالیا جارێکی تر ئەو مێژووە تاڵەی کە لە ڕابردووە بینیتمان
دووبارە نەبێتەوە و هەروەها ئەبێ بزانین کاتێک کە دوشمنان باس لە میلەتی کورد دەکەن لە هەر شوێنێکی لە هەر پارچەیەکی کوردستاندا بە دڵنیاییەوە ئەوان وەکو کورد باس دەکەن وەکو لایەن باس ناکەن کەواتە ئەبێ ئێمە ئەوە بزانین کە هەمومان یەک دوشمنمان هەیە هەمومان یەک ناحەسمان هەیە ئەبێ بە گیانێکی برایانە و بە ژیانێکی لێبوردەیی و هەروەها ئەبێ ئەو خەڵک کەسانێک کە ئەمڕۆ باڵا دەستن کەوا لە کوردستانە لێپرسراوەتیان هەیە زیاتر ئەم بابەتە بگرن ئەستۆ و هیوادارم کێشەکان بە شێوەیەکی ئاشتی و دوور لە سڵینەوەی یەکتر چارەسەر بکرێت. گۆدان بەڕێز و گۆدارە پەڤیناتەڤ نونەری بزوتنەوەی گوێران لە ئۆسترالیا بەڕێز ئسماعیل عسکەری کرد. نهاجی و هەپەڤیناتەڤ نونەری پارتیا دیموکراتی کوردستانی عێراق لە ئۆسترالیا بەڕێز فکری بەرزانی کو هاتە مێرسەر خەتە تەلفونێ. کێکێ فکری ڕۆژ باش سپاس بۆ دەم و بەشداریاوە لە هەپەڤیناتەڤ رادیۆ 2000 FM لە سیدنی ئۆسترالیا لە پێشوەم هەروەها پەڤینتەڤ نونەری بزوتنەوەی گوێران لە ئۆسترالیاژی کرد کێکێ فکری ناوەکی زانی قەیرانێکی سیاسی دەمەکە لە کوردستانê بەردەوامە بتەیبەتی ناوبەری پارتی و گوێران بدەهان کۆمجڤینên پێنجقۆلی جێگرتن بەڵام بێ ئەنجام بوون گەلو کێشەیە سەرەکی سەبەبên سەرەکی لەvê قەیران لەvê کێشەیە ناوبەری پارتی و گوێران چییە؟ زۆر سپاس کاک مستەفا بۆ جەنابێتە و بۆ جێگیرت خۆشەویستت تو تازم FM ممنون بۆ vê derfetێکدا بۆمە ڕخساندەی بنسبەت پرسیارە جەنابێتە کاک مستەفا هەمە زانن کو کوردستان یا پێنج شەش قەیرانێت مازنێت پێت پەڕی یەک ئابلغا ئابووریالسا کە حکومەتە عێراق ئەوە زیاتر لە ساڵێکەیە بودجە هەرێمی کوردستانی نەهێناردیە ئەوە یەک شەڕێ داعش تۆرۆریستە یالساوێ دیە مەسەلا قەیرانەکە سیاسی کوردستانە هاتیە گرتن کە مەفروض بی ما ئەولەویەت بوو دانابانە وەکو پارتی دیموکراتی کوردستان هەمە جا حتی لە پەیامێ سەرۆک بارزانیشدا بۆ پارلەمانێدا 2 ساڵ پێشیش داوا لێ کردە کە قەیرانە سەرۆکاتیە هەرێمێ یاسا سەرۆکاتیە هەرێمە حەلێکی بوو ببینن و حتی دیگە حزبێت سیاسی و سەرکردەی سیاسیە هەمە حزباشدا کە ڕوونشبی گوتبی حەلێکی تەفاهمێکی بکەن سازانێکی بکەن تەوافقێکی بکەن کە بشین و پێش ئەو موعیدێت کە 28 کۆتایی پێبێ بشین حەلەکە بەڵام داخەوە هەندێک لایەن یعنی ئەوە فرسەتە یعنی ئەم هاتین پێنج حزبێت سیاسیت کوردستان ئەوێت کە براوە بووینە و زیاتر کورسی نابین لە پارلەمانە کوردستانێدا حکومەتەکە هاوبەش پێک بینین و ئەم وەکو پارتی دیموکراتی کوردستان کە براوەی یەکەم بووینە ما یەکگە هەمە حزبە ڕنوشتینە بە تەفاهم بە تێگەشتن ما پۆست و ئەوێت دابەش کرده لە سەیە کوددا حتی سەرۆکاتیە پەرلەمانشدا بە تەوافق هاتیە دامەزران بە زۆرینە و کەمینە نەهاتیە دامەزران بەڵام داخەوە یعنی دەبا ئەولەویەتێک دانەبەش کی موضوع حساسترە ئەمە شەڕێکێدا هەوەکو جنابێتە ئاگادارین 1050 کیلومترە دەمە بەرەکی هەیدگە تۆرۆریست داعشدا ئەمە بەرگیریە کوردستانە ئەمە زیاتر لە 1200 شەهیدێت دای و يعني قيرانا دارایش لسه خورا يعني دنیا پشگیریامت کرد روشالات ناوراز در تایبتیش کردستان عمل چونه قناغه که حسیار دا دبی همه حس مسئولیتت کن يعني نه حس کردن تو خوش خو قیرانا شده بلان بداخه و مدید کردستان دا حبین لاین آماده یا وقتی دا هری که يعني و قیرانانه که وقتی وی نبیا زیادتر مظلم کنو بپوزنه و يعني چنابی که حزبک لاینک ناف حکمت دا بی پزمان اپوزیسیون باخوی یعنی و یا زیادتر اپوزیسیونه مثلا بو نمونه دی بجم بزودنه گران وزارت دارایی دسته ویدا یعنی آن وزارت پشمرگی دسته وانده دو وزارت سیادی نه یعنی اگر لدو
برای وزیر دارایی دا بیت داری که بله گندلیا های بله نشفافیت کل دارایی دا های حق خواه های حزبک ببجیت نشفافیت های بلام اگر فلان کس و بوان کس یا فلان پارلمانتر که چه زانیاری دقیق نینه با تشتا که با چواشکاریه ببجیت خلکه اوه جی قبول کرنه نینه بله کاک فکری گوهران نها رخنان لپارتی که درباره ریگرتن لسر سروکی پارلمان و هن وزیران کو ری ندان وگرن هولیر قالوا سبب ویکه چو بالنسبة مثلا بس سروکی پارلمان وانا که در صورتی که وزیر با یعنی حتی آخر جاریش که سروک وزیران یا وزیرت خود دارنش حقیقتا چه گلوگازمنده لوزیرت بزدن گران نبی شولت خوش شد کرد به نسبت مثلا سروک پارلمان دا لبیسیسه شجده طبعا و اوتشیا وکو سروکه که پارلمان دا بلاین یا خوب پارزی چون دبی سروک پارلمان دا پارلمانت رضا بلام و اوه جی به جی نکرد و بو هنده که پارتی راستی بشود پارتی به هنده و نکرد اوه که یعنی حدوده که سنوره که بو زیادتر و تندو تیجیه بیتا دانام یعنی زیادتر پره نستینی تا بو جید بیش راستی اوه یاد یو سروک پارلمان یعنی دبی توافق ادام از ریال یعنی بلام اوه که ل23 6 هاتا کردن وکو از خوب بجم ولو من پی خوشنیه و اوش بجم وکو کودتایه که بی که بله امد و اراده خوب فرض کن لسا و تشتی که هم پیک هاتینه لسا و اساسی که هم پیک هاتینه حکمت حرمی هم پیش چه بی دام از ریال سروکیاتی و پارلمان لسا و اساس دام از ریال او توافق و تفاهم بیا که مد بین خدا کرده و سازمان بیا که مد بین خدا کرده بلام سروک پارلمان دا بلان یا خود و موضوع دا اثبات نکرد لبه هندش بونده که سنورک و تندو تیجی زیادتر پره نستینی بله پارتیش او رکفت نامه که بین وانو گرانه ده هبی لبه حدوده در رایر راستی که فکری من عینی و پرساج نونری بزود نوای گوهران کر عینی از دوباره دکم لدما مروف کو داره ناو دیروک ناو روپلن دیروک و میجوی گل کرد به تایبتی ناو باشوری کردستان کو کرد زور تراجیدینا در باس بوج انفال و چکن کیمیایی و راپرین بگره تا شهید بونا به 100,000 تا کو گیشتن ویق و ناغا بلند تنبی کو جارکیدن کرد خواب خواه پلانات دیک دانا و فرسنده دکنه او تجربه کوین فیر نبونه وکو روزنامه واشنگتن پست لپیش چند هفتان گو لدما کرد به هیز دبن شر یکو تر دکن گلو تو بیجی میجی خود دوباره دکه چارسدیا و کشه چیه به بیرو باوریاتا او تا چه درجه جی دست ولات دراوسه و روشاهی رو داهیه چرا بازی او تشته که جناب تبع که ستاسد یه بیت دیروکا کردادا تنجوا کردادا داخوا یعنی هندک تشته دوباره بنوه و سروکی حریم کردستان حقیقتا یعنی جناب سروک بارزانی زور محاوله کرد حتی سر به خوی کردستان اینا گره بلام مدید تنانت حق خویا حکومت اقلیمی یعنی دج سر به خویا کردستان راستن دج چیانکا کردی بن بشکی کردستان دا چون راست خویا ناراست خو پیوندی پونیش دغه هی حق خوش او کن حلوت ورگرین یا حتی دج وش راستن بلام ناف خو کردستان دا دبی ام همه یک حلوت یک دنگ یک بره باینه بو قوت کردن و پروسه وکو از مثال که لیدم فاق مصطفى بو نمونه ام مجموعه براخوش یکین تمالا که دا حق خوی حیک رعیو بیرو بوچونه که جواز سوارت و موضوع و ماله دا هبی بلام نه تا کردن ام نابین خودا تشتکی وقت که اینکه در و جیران یا خلکی که دی بیت ویجا ما پیک بینی سبب بیت ولی بیت کو افکر چون ما ایلا اولویت ما پارستنا
و خانیای با و ولاتای با و خاکی با بلام نه تا کردن ام حیق لرخکی خو دا پارچه که لیوت کن اوات تا کردن اگر تازه شد بجم اگر همه حزب سیاسی دوی بیروکه بانه بو بستر بخویا کردستان سیف کشی با بلا ام مشیا باینه کیانه که بشه که کردستان دا چیتین که با پالپش تک بو بشه بیت کردستانش دا با پشتی هنگی ام داهین او تشتی که مجموعه لاین اکوات بجن ما براورد کن سیستم که دموکراسی پیشکفتوه و که حکومت که اروپایی تو نشه ما در رجحالات ناوراز دا مقارنت یا سوئیس رای کرد یا حکومت که دیا اروپا بکی اما 200 سال اولاتن بلام نیده باشه خاکی تا بجمتا هیچ تا حکومت عراق فدرال دا یا احتراف پیناجاز بله بهیویا کو لدمکی نزک و قیرانو که شو آلوزیا لحریم کردستان چهار سر به نونری پارتیا دموکراتی کردستانی عراق لاسترالیا بریز فکری برزانی ما گلک سپاس دکن با بشتاریا بار به بینه گل داوی بکنی حس کشتکی بیجی فرمو زور سپاس هیوی دارم ملت کرد و فرصت بقضیتا و یک بین یک رزیا خودا په دیالوگ سمزه که دوباره ام حبرواتی کدینه دبیل سمزه که رینه کشت خواه اگه کشکات سیاسی شاید یا دیش هم چین حل کنیم راستی بشه و ایلا دو تندوتیجی دو صفقاتی کردن سمع کردستان نسبت ما دبی لحم الله که بپارزین اگه هم خوب صاحب مال دابنین دبی سمع کردستان بیتا پاراستن چون ما دعمک دولیا های لپش پشتا و قضیه کردی نابی و دعمه و شکلای ناشرین بکنیم راستی گلک سپاس که زور سپاس بو هم پیوینه گودن بریز و گهدار پیوینا طرف نونری پارتیا دموکراتی کردستانی عراق لا استرالیا بریز فکری برزانی کرد نهاجی نونری یکتیان نشتمانی کردستان لا استرالیا بریز دکتر موفق سورانی تمر سر خط تلفونی کاکا دکتر موفق سپاس بو کاتو بشتار بونیش نابتن لام گوتو بیج لپیش نابتن محروا گوتو بیج لگل نونرانی بزرنوی گوهرانو پارتی دموکراتی کردستان کر من عینی پرسیار لجنابتن جی اکم کاکا موفق وکوازاری ماوایک قیرانک سیاسی لحریمی کردستان بردوامه و بتایبتی لنیوان پارتی و گوهران او کومبونوین پنج قولی که بدهان جارجی گرت به انجام بوم بیرو رای جنابتن چاسری ام قیران و بچشی و چاسر زۆر سپاس کاک مستەفا ئەوەی ڕاستی بێ کورد ئێستا لە قەیرانی شەڕی داعشە بە بۆچوونی من پارتی لە جیاتەوەی کێشەی ناوخۆ چارەسەر بکات و بەرەی نێوان حزبە کوردستانیەکان بێز بکات وەروەها موچەی فەرمانبەران دابین بکات و پرسی سەرۆکایەتی بە شێوەیەکی سیاسی چارەسەر بکات قەیرانەکان بەرەو ئاڵۆزتر بردو کوردستانی خستە ژێر مەترسیەکی گەورە کە بە بۆچوونی من مەترسی ئەوە لێ دەکرێت بەهاری عەرەبی لە کوردستان ڕووبدات و نمونەی مەسر و لیبیا و چەند وڵاتانێکی عەرەبیمان بینی پێش ئێستا کە وڵاتەکانیان چیان بەسەر هات ئەمەش کاریگەرێکی زۆر خراپ هەبێ لەسەر وەزعی کوردستان چکە هەر وەک چاکەزان ئێمە ئمڕۆ شەڕێکی گەورەمان ڕوبەڕووی داعش لە پێشە و ئەمەشە بێتە هۆی تێکچوونی ئەزمموی کوردستان بە شێوەیەکی یەکزاری باشە نکاکە موفق و جنابتان ژیگۆ قەیرانی سیاسی لە حرێمی کوردستان زۆرن نەبە تەنیا پرسێ پۆستی سەرۆکەتیە شەڕی داعش کێشەی گەل بەغداد قەیرانی دارایی دۆسەی کەرکووک زۆر بەبەتانی تر یعنی وەکو لە پێش چەند ڕۆژ فەرمانداری هێزەکە یەکەتی نیشتمانی کوردستان شێخ جەعفەر شێخ مستەفا لە چەوپەی کەوتنێکی لەگەڵ قەنالی NRT ڕاکان کە هەموو لایەنەکانی سیاسی حرێمی کوردستان رازینە مەمنونن تا 2 ساڵی تر بەریز مەسعود بارزانی لە پۆستەکەیدا بمینە بیر و ڕای جنابتان ئەم قەیران بە چ شێوە بزووترین کات بهێتە چارەسەرکردن
ڕاستە کار مستەفا چارەسەرکردنی طبعاً کاریگەرێکی پۆزیتیڤە بێ لەسەر وەزی کوردستان بەڵام ئەوەی کە ئێستا ئەیبینین لە کوردستان حزب حکومەکان نەوەک حکومەت ئەوەی ڕاستی بێ حزب بۆیتە دەسەڵاتێکی گەورە و حکومەت و پەرلەمان وەکو دوو بەرەی کارتۆنیان یان وەهمیە لە کوردستان چونکە بڕیارەکان هەموو لە حزب دەرێت ئەوەی کە بینیمان ڕێگری لە سەرۆکی پەرلەمان و پەرلەمانتەرانی گۆڕان ئەمە بەڕاستی بڕیاری حزبێک نییە کەوا بڕیار بدا ڕێگری لەو پەرلەمانتەرانە بگرێت چکە پەرلەمان دەسەڵاتێکی باڵای هەیە و لەلایەن خەڵکەوە هەڵبژێراوە کەواتە دەسەڵاتێکی زۆر باڵای هەیە ناکرێت حزبێک هیچ حزبێک بۆ مەبەستی تایبەتی بە ژۆنەکانی خۆی ڕێگە لە پەرلەمانتەران بگرێت دووەم ئەگەر بینە سەر وەزیرەکان زۆر چاکەزانی چەند وەزیرێک دەرکرا لە وەزارەت ڕاستە ئێستا لە ئوسترالیا بۆ نمونە سەرۆک وەزیران دەتوانێت وەزیرەکانی خۆی بگۆڕێ و هەموو وەزیرەکان لابا و وەزیر تازە بێنێ بەڵام لە کوردستان ئەمە شتێکی جیایە لە کوردستان ئەو وەزیرانەی دانراون بە شێوەی هاوپەیمانی حزبەکانەوە دامەزراون کەواتە ئەگەر بێت وەزیر لا ببرزێ وەزیرەشتر دابنێت دەبێ بە پرسیارەتی لە حزبەکانی تر بکرێ و موافقەی حزبەکانی تر وەربگرێ ئینجا وەزارە بگۆڕێ ئەوانەی کە ئەبینین یان بوجە کە ئێستا قەیرانی داراییمانەیە بۆ قەیرانی داراییمانەیە چونکە بوجە لەژێر دەستی حزبە لەژێر دەستی حکومەت نییە کەواتە ئەوانەی کە ئەبینین لە کوردستان بەڕاستی حکومەت هیچ دەورێکی نییە پەرلەمان هیچ دەورێکی نییە بووە بە حەزب بووە بە وەسیلەیەک و هەموو حکومێکی پێدراوە و دەتوانێت لە جیاتی حکومەت قسە بکە لە جیاتی پەرلەمان قسە بکە ئەمە شتێکی ڕاست نییە ئەمە بەڕاستی قەرارەکان قوڵتر دەکاتەوە لەبەرەوە ئێمە بێ بە ژۆندی گشتی بینە پێش نمونەشتر هەیە ئێستا لەگەڵ کوردستانی ڕۆژاوە بۆ ئەو بڕیارەیە کە دراوە داخرانی سنوور بەرامبەر ڕۆژاوە ئەوە بڕیاری حزبی حکومی نییە کەواتە بڕیاری حزبی لێرە زیاتر زاڵە لەسەر بڕیاری حکومەت ئەگەر بێت سنووری ڕۆژاوە بینین تەنها سنووری کراوەی ئەگەر هەبێ لەگەڵ کوردستان ئەبێ هەبێ چونکە لەگەڵ تورکیا ناڕێکە لەگەڵ سووریا ناڕێکە کەواتە ئەبێ کوردستان سنووری بکاتەوە بۆ کوردستان ڕۆژاوە بەڵام ئەوانە هەر وەکو باسم کرد بڕیاری حزبی زاڵە لەسەر بڕیاری حکومەت بۆیە ناتوانێت بە ژەوەندی قەومی لە کوردستان بپارێزێت کاک مۆفەقتە جنابتە بەحسی بەرجەوەندی نەتەوەی و قەومی کردنا من عینی پرسیار بزوتنەوەی گوێران و پارتیژی کرد لە کاتی ئێمە بچۆ ناو مێژووی گەلی کورد بە تایبەتی لە باشووری کوردستان کە تووشی زۆر تراجیدی بوون ئەنفال چەکی کیمیایی راپەرین شەهید بوونی بسەد حەزاران تا گەیشتن ئەم قۆناغی ئەمڕۆی تێدا تۆناڵی جارێکی تر کورد بخۆ حەو دەدنە بۆ تێکدانی ئەم فرسەند بۆ تێکدانی حریمی کوردستان کە زۆر کەس ئەڵێن کورد تەجیبەی کۆنفێر نەبوونە ناوەکو زانی لە پێش 2007 واشنگتن پۆست ئەڵێ کە کورد لە کاتی بەهێز ئەبن شەریەک و تر ئەکەن تۆ بڵێ مێژوو جایەکی تر خۆ دووبارە دکێ کاک مۆفەق هیوادارم مێژووی براکوژی کە شتێکی ئاستەمە و دووبارە نەبێتەوە بەڵام بەڕاستی ئێمە هەروەکو جەنابش باسی کرد تەجروبەی زۆرمانەیە تەجروبەی زۆر ناخۆشمانەیە لە شەڕ براکوژی لە دەستێوەدانی دەوڵەتانی دەوروبەر بۆ تێکدانی وەزاکەی کوردستان بەڵام بەداخەوە سوودمان لێوە نەگرتووە هەتا ئێستا لەبەر چی سوودمان لێوە نەگرتووە چونکە ئێمە هەتا ئێستاش حەزب دەسەڵاتمانە لە کوردستان 10 ساڵە ئێمە نزیکەی چەند ساڵە لە 2003ەوە لە 1990ەوە ناڵم بەڵام لە 2003ەوە کە سەدامدا ڕووخاوە هەتا ئێستا ئابووری کوردستان زۆر بەهێز بووە نەمانتانیوە سوود لەو ئابووریە وەرگین نەمانتانیوە موەسسەسات لە کوردستان دروست بکەین نەمانتوانیوە هێزێکی لەشکری یەکگرتوو دروست بکەین نەمانتوانیوە بوجە و یاخود ئابووری سربەخۆ دروست بکەین نەمانتوانیوە ڕاگەاندنی سربەخۆ دروست بکەین چونکە ئێستا نەک هەر حەزب هەر شخصێک تەلەڤیزیۆن ڕادیۆ هەیە
ئەمە بەڕاستی ساتە لە کوردستان ڕووەدا بێ چارەسەر بکرێت ئەمە ئەگەر نەتوانین ئەوانە چارەسەر بکەین نەک ئێستا هەتا 100 ساڵیش ئێمە بە هیچ شێوەیەک پێش ناکەین و ئەو ڕووداوانە دووبارە و دەبارە و پەنجابارەش بێتەوە. کاک دکتۆر ئاخر پرسیار من جنابتان ئەکەم چارەسەری ئەم قەیران بە بیرڕای جنابتان وێ بچ شێوە چارەسەر ببن ناوەکو بەرێ سعدی پیران لە پێش دڕۆژان ڕاگەاندنێکی ئەڵێ یەکەتی نیشتمانی کوردستان بەشەکە لە چارەسەری نە بەشەکە لە کێشەی ئەمڕۆ بە بیرڕای یەکەتی نیشتمانی کوردستان قەیرانی ئەمڕۆ و گەورەتر نەبە ئالۆزتر نەبە بچ شێوە بێتە چارەسەرکردن. ئەوەی ڕاستی بە کار مستەفای چێتی نیشتمانی کوردستان ئێستا لە ناوبژیرایە بۆ ئەوەی نایە دۆخەکە بەرەو ئالۆزتر بڕوات چونکە خۆ دەزانێت ئێستا یەکێتی نیشتمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان خاوەنی هێزێکی چەکداری زۆرن کە ئەگەر بێت و یەکێتیش ئیمڕۆ هاوکێشەی وەزعەکە ڕانەگرێ ئەوە کەوێتە سەر وەزعی ناوخۆ تێکدانی وەزعی ناوخۆ و بووە لەوانەش بێتە شەڕی نەخواستەی ناخۆ کە ئەمە کاریگەرێکی زۆر خراپی ئەبێ لەسەر شەڕی دژی داعش ئێمە وەکو یەکێتی نیشتمانی کوردستان پێمان وایە کە پرسی سەرۆکایەتی لە ڕێی پەرلەمانەوە چارەسەر بکرێ ئەبێ حەزب تەداخولی ئیشی پەرلەمان نەکا ئەبێ حەزب تەداخولی حکوومەت نەکا ئەوانە بەڕاستی چارەسەر وەزەکانەکە با ئیشەکان لە ڕێگای پەرلەمانەوە بێ ڕێگری لە هیچ پەرلەمانتەرێک نەگیرێت لە هیچ حزبێکەوە کاری خۆی بکات. نونەری یەکەتی نیشتمانی کوردستان لە ئوسترالیا بەڕێز دکتۆر موافق سۆرانی زۆر سپاس بۆ کات و بەشدابوونی جنابتان بە هیوای ئەم قەیرانی ئەمڕۆ لە حەلیمی کوردستان بزووترین کات و بە ئارامی بێتە چارەسەرکردن. کاک دکتۆر ئاخر بە یەک دقیقە حەزێکی شتێکی تر بڵێ فەرموو. سپاس دەکەم کاک مستەفا هیوادارم کەوا ئەو قەیرانانی لە کوردستان ڕووەدا زووترین کات چارەسەر بکرێت و بیر لە بەرژەوەندی نەتەوەکەمان بکرێتەوە کە ئیمڕۆ شەڕی دژی داعشە و کە یەکێکە لە درەنجەترین ئۆرگنایزیشنی دیان. زۆر سپاس کاک مستەفا. گۆدان ڕێز و گۆداپەڤینا تەڤێنونەری یەکەتیان نیشتمانی کوردستان لە ئوسترالیا بەڕێز دکتۆر موافق سۆڕانی کرد نەهاژی داشتنی و کوردستان. خوشم